ناحی منداڵێکی شیرە خۆرچیە ئێستا لەدایک بووە ئاگای لێ نییە نزیکە 6,000 دلار قەرزار دەبێت و بەپێی ئەم 27 میلیارە بێت. لەگەڵ خەم و کێشە و ئازارەکانی میلەتەکەمان بووین و داکۆکیمان لە مافەکانیان کرد. أفضل الجهاد كلمة حق عند سلطان زائر. جورتين وباشرين خبات الجهاد أويك سيشي حق كلا روي لصلاتك استمكان. إما ترسان نوي خلق ريقتن لآزادي خلق بظلم بستم تزاني. باکمان بەفشار و پیلانگێڕی و هەڕەشەکان نەبوو. سوور بووین لەسەر داوا و مافەزەوتکراوەکانی خەڵکی کوردستان. ئەو داهاتێک هەمانە بە شێوەیەکی دادگەرانە دابەش بکرێت. فەرموو باس چاکسازی دەکەین، با چاکسازی لە خانەنشینی دا بکرێن، خانەنشین نایاسایی. با لە 2 موچە و 3 موچە و 4 موچە بکرێ. با لە بندیوار بکرێ. با لەو لیستانەیە کە کۆمەڵە گەندەڵی تێدایە با بکرێ. ئەمن دڵنیام موچە و بوجە بەشی هەرێمی کوردستان دەکات. ڕەخنەمان لە پێناوی ڕەخنە نەگرت. خۆمان بە بەدیلی گەندەڵی و ستەم و نانبڕینی خەڵک زانی و دڵسۆزانە و بە جورئەتەوە چارەسەری کێشەکانمان خستە ڕوو. وەک دڵسۆزێکی وەکو هاوڵاتێکی ئەم وڵاتە پێشنیار دەکەم بابێ حکومەت بۆ ماوەی ساڵێکی داهاتی هەرێمی کوردستان ڕادەسی ئێمەی بکە هەموو داهاتەکە ئەگەر ئێمە نەمانتوانی ئابووری ئەم هەرێمی کوردستانە ژێرخانەکەی ببوژێنرێتەوە وە موچە و بوجە دابین بکرێ ئەو کاتەی ئەوەی کە ئێمە گوتومانە سەبارەت بوو کە گەندەڵی هەیە وە دزی هەیە ناڕاست بوو ئەوان ڕاستیان کردووە. ئێستاش کە بەرەو هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەچین پێمان وایە ئێمە دەتوانین ئەدای ئەرک و ئەمانەتی دەنگ و ئیرادەی میلەتەکەمان لە بەغدا بکەین وەک چۆن لە ڕابردوودا ڕازگۆیانە لەگەڵیان بووین بۆ داهات و شتا کۆتایی لەبەرەی خەڵک و لەگەڵ ماف و خواستەکانیان دەبین. من عەبدولستار مەجید بەربژێری کۆمەڵی دادگەری بازنەی 4 خۆرهەڵاتی هەولێر ژمارە 32